هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە هەل هەولێرنا لە سلێمانیش بەڕاستی لە هەموو هەرێمی کوردستان هەمووی وایە پلەکانی گەرما زۆر بەرزبووەوە جا هاوڵاتیانی ناچار کردووە کە ڕۆ لە دوکانی ساردەمەنیەکان بکەن. راپۆرتێک لەسەر ئەم بابەتا و کارمان سۆلین ئامادەی کردو لە هەولێرەوە با پێکەوە ببینین و دواترە گەڕێنەوە لایەوە. لە وەرزی هاوین زۆربەی ڕۆژەکان پلەی گەرمی لە هەولێر لا 50 پلە نزیک دەبێتەوە. ئەوە جوا دەکات هاوڵاتیان ڕۆ لە دوکانەکانی ساردەمەنی بکەن بۆ ئەوەی با خواردن و خواردنەوەی ساردەمەنیەک کەمێک فێنک ببنەوە و ساردەمەنیەکی بە تامیش نۆش بکەن. دیارە لە هاویندا بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئینسان پێویستی بە ڕێژەی ئاوێکی زۆرە بێ بە شوێنی فێنک بۆیە کە زۆر جارەیتە بازار حەزەکە بچیتەوە شوێنانەی کە ساردەمەنیانەیە نێستا منەم ڕۆ لە سلێمانیەوە هاتوومەتەم ساردەمەنیە بۆی لێرە تۆز فێنک بیتەوە و کاتێکی خۆش ئیسراحەت بکەیت چکە بۆی خۆڵبارین و گەرماکەوە ئینسان ڕێژەی ئاوی جسمی کەمەکە حەزی بەم جۆرە شوێنانە دەبێت کە ساردەمەنی هەیە و پێویستە کە ڕۆژانە بڕێکی زۆر ئاو بخواتەوە. پلە گەرمە بەرز بوویتەوە هاوڵاتیان حەز بە ساردی دەکەن بەڕاستی دۆدرمە ئەزبەری شەربەت نۆتێلا کۆکتێل هەموو بابەتێکمان هەیە هەموو ڕەنجێکمان هەیە لەبەرەوەی عالەم ڕوو لە ساردەمەنیەکان دەکات. جەلال شەربەت فرۆشێکی دێرینی ناوبازاڕی هەولێرە زیاتر لە 40 ساڵە ساردەمەنی دەفرۆشن و دەڵێت خەڵکی بۆ گەرمایە کە دێتە دەرەوە بەبێ خواردن و خواردنەوەی ساردەمەنی ناڕواتەوە. ماشەڵڵا هەولێر گەرمە و هاوینان خواستی شەربەت و دۆندرمە و ئەزبەری ئەو شتانەی لەسرە شەربەت و دۆدرمە ئەو شتانە هەر یەکە کە سەردانی بازاری قەیسەری بکە سەردانەکمان دەکات الحەمدولillah
بەنسبەت شەربەتەکان هەم سروشتی هەیە هەم جیراوە هەیە حەسەب خواستی کڕگارەکەیە ئەگەر سروشتی داوا بکە یان جیراوەی داوا بکە. لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەی گەرما خواست لەسەر خواردن و خواردنەوەی ساردەمەنیەکان زیاد دەکات بە تایبەت لەو ڕۆژانەی کە پلەی گەرما بەرزن. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.